هەژدەی یەکی هەفتاهۆت هاتمە دەرەوە بەرزی پێشمەرگا 36 ساڵ لەمەوبەر هەڵۆکەی گەرمیان و چەند هاوڕێیەکی جەربەزەی بەدەستی ژمارەیەک خیانەتکار شەهید بوون. شەهیدبوونی مامەڕیشە کۆی پێشهاتەکانی بە جۆرێک گۆڕی کە نەک خەباتەکەی کب نەکردەوە بەڵکو یادەوەریەکانی بەشێک بوون لەو گڕوتینەوەی کە سەرکەوتنی یەک لە دوایەکی هاوڕێکانی بەسەر دوژمنانی گەلی کووردە تۆمار دەکرد. مامەڕیشە ئەو گەنجە بوێرەی گەرمیان کە ناو ناوبانگی ئەژنۆی دوژمنی شل دەکرد. ناوی تەواوی نەجمەدین شکوڕ ڕەوف زەنگەنەیە. ساڵی 1955 لە گوندی تاڵەبانی زەنگەنەی ناوچەی گەرمیان لە بنەماڵەیەشی کوردپەروەر و لە ژینگەیشی پاک و بێگەردی کوردایەتیدا لەدایک بووە. ساڵی 1970 کە ڕژێمی لە ناوچووی بەعز شاڵاوی تعریب و ڕاگواستنی لە کوردستاندا گەیاندە ترسناکترین ئاست، کارەساتی گوندە کاولکرا و جوتیارە ڕاگوێزراوەکان مامەڕیشەی هاندا بۆ خەباتکردن لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامەڕیشە لە هەموو ڕوبەڕووبوونەوەکانی لەگەڵ دوژمن بە جۆرێک گورزی وەشاندووە هەواڵەکانی سەرکەوتنی تەنیا لە ڕادووی ئیزگەی گەلی کوردستان بڵاو نەبۆتەوە، بەڵکو ئەوانەشی لە بەرامبەری داشکاون هەواڵی ئازایەتی و چاونەترسیان بۆ پارێزگاکانی عێراق گواستۆتەوە و ئەوە ژوای کردووە دوژمن لە بەرامبەریدا ورەی بڕوخێت. بەشێک لە داستان و سەروەریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەر لە شەڕی تەپەی عەرەبەوە تا دەگاتە داستانی ڕزگارکردنی بێتواتە جێپەنجە و نەخشەی مامەڕیشەی پێوە دیارە. مامەڕیشە لە ژیانی پێشمەرگایەتیدا چەند جارێک بریندار کراوە تا دوجار بووە بە سیمبولی ئازایەتی بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. جاش و جێش بۆم دەرەچوو، کۆکتەر بۆم دەرەچوو، ویان دەزانی نیان دەزانی من پێشمەرگەیەکم، ویان دەزانی من تقریبەن دەور 40-50 پێشمەرگەم لەگەڵدایە. بەداخەوە دوژمن نەیتوانی لە شەڕدا ڕیشە شەهید بکات، بۆیە لە پیلانێکی ترسنۆکانەدا لەگەڵ هاوڕێکانی هەر یەک لە موحسین و سەردار لە ڕۆژی 24 کانونی دووەمی ساڵی 1985 شەهید کران. مامەڕیشە بە ئازایی و بوێریەکەی تەنیا سەرکەوتنی خەباتی بۆ ئازادی و سربەخۆیی گەلەکەی تۆمار نەکردووە، بەڵکو سات بە ساتی ژیانی بووە بە بەشێک لە مێژووی ئەدەبیات و شێعر و داستان و پەخشانی کوردی و لەو بوارەدا سەدان بەرهەمی جوان و ناوازەی شاعیران و نووسەران بەرچاو دەکەون. لە دیارترینیان شێعری شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەسە کە دەڵێت ڕێگە چۆڵکەن هەستنە سەر پێ وا ئەسپێکی سپی یاڵسوور لە پێدەشتی کەرکووکەوە ئەحیلێنێ و بۆ ئێرە دێ. كركوك أحيلين